بابەتی سێمیشمان باز لە بێئاویەکەین. ئەم بابەتە لەسەر هەرێمی کوردستان قسەکەین. راپۆرتێکە و لە گۆڤاری ئاوێنەوە وەرمانگرتووە. دەیان ساڵە کوردستان وشکە ساڵی توێنێتی وەک هاوینی ئەم ساڵی بەخۆیەوە نەبینیوە. هاوینی ڕابردوو کوردستان و عێراق و ناوچەکە دۆخێکی کەم ئاوی بێوێنەی بەخۆیەوە بینی کە پێشبینی دەکرێت دەیان ساڵ بێت وشکە ساڵی توێنێتی بەو جۆرەی بەخۆیەوە نەبینی بێت. زۆربەی گەڕەکەکانی ناو شاری سلێمانی بەتایبەت و تەنانەت بەشێک لە گوندەکانی سنوورەی پارێزگاکە هاوینیان لە سایە کەماوی خواردنەوە و ئاوی شیریندا بەسەر دەبرد و هاوڵاتیان بە تەنکەر ئاویان دەکڕی. وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەش و هەوا و زۆربوونی ژمارەی دانیشتوان و خراپی بەڕێوەبردننی ئاو سەرچاوەکانی ئاو نەبوونی بەنداوی گلدانەوەی ئاو هۆکاری سەرەکی ئەم دۆخن. ئەمە لە کاتێکدایە بەهای ئاو کە شاڕەگیشیانە ڕۆژ بەڕۆژ بە نرختر دەبێت و گرانتر دەبێت. زۆرێک لە چاودێران ئاو بە نەوتی سەدەی 21ەم ناودەبن. ئێستا وڵاتانی جیهانیش لە هەلومەرجێکدان کە وەکو بەشێک لە ئاسایشی نەتەوەی خۆیان لە ڕووبار و دەریاچەکان دەڕوانن. لە ناو شاری سلێمانی زۆرێک لە هاوڵاتیان لە سەرەتای هاوینەوە تا ئێستاش بەهۆی بێئاییەوە بە تەنکەر ئاو دەکڕن. دوو جۆر بیری ئیرتیوازی واتە شەمعە هەیە لە ناو شاری سلێمانی. جۆری یەکەمیان حکومیە و حکومەت بە پسوڵە و بڕەپارەیەکی ڕەمزی واتەکەم ئەو دەدا بە تەنکەرەکان. بەڵام شەمعەی ئەهلی هی خاوەنکەرتی تایبەتە و بە ئارەزوی خۆیان ئاو دەفرۆشن و دەدەن بە تەنکەرەکان و نرخەکانیان لە 5,000 دەست پێ دەگات تاوەکو 20,000 دینار بەپێی گەورەی و بچووکی تانکەرەکانی خەڵکیش. زانیار ڕۆستەم شۆفێر و خاوەنی تەنکەرێکە بە ئاوێنەی واتە بە گۆڤاری ئاوێنە لە کاتی گەرمای هاویندا بەهۆی نەبوونی ئاوەوە داخوازی زۆر لەسەر ئاو زۆر بووە و ڕۆژانە زۆر جار بۆ 4 بۆ 3 تەنکەر ئاوم بەردەکەوت لە بیری ئیرتوازی مامەیارە و بۆم نەبوو لە بیری ئەهلی ئاوبار بکەم. هەر چوار تەنکەرەکەی کە پڕ دەکرد دەڵێ کە دەیفرۆش زیاتریش هەبوایە دەیفرۆش لەبەر ئەوەی خەڵک زۆری داوا دەکرد و بێئاوی بوو. زانیار باز لەوە دەکات ئەو تەنکەرانەی لۆگۆی حکومەتیان پێوەیە و لە بیری حکومی ئاو پڕ دەکەن بۆیان نییە لە بیری ئەهلی ئاوبار بکەن چونکە دەبێت بڕیار بدەن یان لە بیری ئیرتوازی حکومی ئاوبار بکەن یان ئەهلی. زانیار باز لەوە دەکات ڕۆژانە نرخی تەنکەرێک ئاوی بچووک 20 بەرمیلی حکومی لە سەرەتای مانگی 6دا تەنها 15,000 دینار بووە. زانیار ئاماژە بەوە دەکات کە لە مانگی 7 و 8دا بەهۆی داخوازی لەسەر ئاو کەمی ئاو نرخەکەی بوو بە 25,000 دینار و بگرە زیاتریش. زانیار ئەوەش ڕوون دەکاتەوە. بەڵام لە بیرە ئەهلیەکان ئارزومەندانە و بازاڕی ئازاد بوو لە هەموو کاتێکدا بەردەست بووە. نرخی فرۆشتنی تەنکەرێک ئاو گەیشتووەتە 40,000 بۆ 60,000 دینار. بەپێی لێدوانی خاوەن بیرێک ئاوی بیرەکان تا سەرەتای هاوین ئاویان تیا بووە. بەڵام وردە ئاویان کەمی کردووە. بە جۆرێک لە کۆتایی هاویندا هەندێک لە بیرەکان وشکیان کردووە یان ئاویان ئەوەندە کەم بۆتەوە کە 2-3 تانکەر زیاتر نەتوانراوە ئاو بار بکات. پەیام عەزیزی شاوڵاتێکی شاری سلێمانیە و لە کاتێکدا کە پارەی ئاو دەدا بە شۆفێری تانکەرەکە بە ئاوێنەی وت. بەهۆی بێئاویەوە ئەم ساڵ تانکەرێک ئاوی لە 25,000 دینارەوە کڕیەوە بۆ سەر و 45,000 دینار. لە ماوەی 4 مانگی وەرزی گەرمای ئەم ساڵدا لە مانگی 6 تا مانگی 10 نزیکەی 400,000 دیناری داوە بە ئاوی تانکەر. لە ئێستادا سەرەڕای ئەوەی ئاوی حکومی ماڵان هەروەکو خۆیەتی و وەکو پێویست نییە بۆ بەشێک لە ماڵ و گەڕەکەکانی سلێمانی، بەڵام بەهۆی ئەوەی وەرزی گەرمان نەماوە و موبەڕیدە ئیش ناکات واتە کولێر کڕینی ئاو کەم بۆتەوە. بەڵام هێشتا ژمارەیەک ماڵ هەر دەبێت بە تانکەر ئاو بکڕن بەهۆی ئەوەی ئاوی حکومی بەشیان ناکات.